ئەم کاتتان باش. یەکێتی وەڵامی پارتی دەداتەوە دەڵێت قوبات تاڵەبانی داوای هەڵوەشانەوەی قەواری هەرێمی نەکردووە و هەوڵی چەسپاندنی پشکی هەرێمی داوە. گۆڕانکاریەکانی شەوی پێنجشەممەی ڕابردوو کە لە بودجەدا کرا زمانی زبر و هێرشی میدیایی خستۆتەوە نێوان پارتی وێکێتیەوە. دوێنێ فراکسیۆنی پارتی لە ڕێگەی جێگیری سەرۆکی فراکسیۆنەکەوە با زمانێکی تون هێرشی کردا سەرێکێتی و قوبات تاڵەبانی. ئەمڕۆژ فراکسیۆنی یەکێتی بە شێوەیەکی توند وەڵامی دایەوە. مەریوان قەرەنی جێگیری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق لە پەڕەی فەرمی فراکسیۆنی پارتی بێ ناوهێنانی یەکێتی نووسینێکی بڵاو کردەوە دەڵێت زۆر شەرمە پلانی ژەهراویتان بۆ پوکانەوەی کوردستان دەکەنە دەستکەوت بۆ فەرمانبەران و موچەخۆران هەوەی جاکاری کردووە تەنها ئێوەن لە جیاتی پاری داهاتی ناوخۆ بخەنە سەر داهاتی نەوت دەیخەنە گیرفانتان. لا بەرامبەر ئەمەدا فراکسیۆنی یەکێتی دەڵێت تەنها ئەوەندە دەڵێن هیچ کەس وولایەنێک ناتوانێت لە مەسەلەی دیفاعکردن لە مافەکانی خەڵکی کوردستان لە بەغداد و پاراستنی هەرێمی کوردستان مۆزایەدا بەسەر یەکێتیەوە بکات. جێگیری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە بەشێکی دیکەی نووسینەکەیدا دەڵێت ئێوە کەمینەیەکن دەتانەوێت قەواری هەرێمی کوردستان هەڵبۆشێنەوە و شەرم لە هیچ کارێک ناکەن. ئێوە لە کۆنەوە تا ئەمڕۆ تاکە ڕێگرن کە کورد بە مافەڕەوەکانی بگات و ببێتە خاوەنی دەوڵەت. ئەم ڕخنەی پارتی لەوە سەرچاوی گرتووە کە یەکێتی لەگەڵ ئەو بڕگە زیادکراوەدا بووە کە پرۆژە یاسای بودجە ڕێگە دەدات لە کاتی نەناردنی بودجەی پێویست لەلایەن حکوومەتی هەرێمەوە سلێمانی یان هەر پارێزگایەکی دیکەی هەرێم دەتوانن ڕاستەوخۆ بەشە بودجەی خۆیان لە بەغدادەوە وەربگرن. یەکێتی بە شێوەیەکی گشتی وەڵامی ئەم ڕخنەی پارتی دەداتەوە دەڵێت ڕێگە ڕاستەکە تەبایی و یەکڕێزی کوردستانە مەترسی ڕاستەقینەش لەسەر هەرێم پەرتەوازەیی و ئاژاوەی سیاسی و وتاری بۆهرایی ئاسنزمی سیاسیە. یەکێتی لەوەش نیگەرانە کە پارتی هێرشی کردوتە سەر خودی قوبات تاڵەبانی جێگیری فراکسیۆنی پارتی با قوبات تاڵەبانی تۆمەتبار دەکات بەوەی دەستی هەبوو بێت لەو دۆخەی دروست بووە. مەریوان قەرەنی جێگیری سەرۆکی فراکسیۆنی پارتی دەڵێت ئەو کاتەی هەوڵی چارەسەرکردنی کێشەی دارایی هەرێم دەدرا قوبات تاڵەبانی پلانی بۆ هەڵۆشانەوەی هەرێم دادەنا و خەریکی نامەناردن بوو لەگەڵ یوسف ئەلکەلابی و مستەفا سەنەت. ئێستاش ئەم دوو کەسە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ئیمزایان بۆ گۆڕانکاریەکانی پرۆژە یاسای بودجە کردووە. لەسەر ناوهێنانی قوبات تاڵەبانی یەکێتی بە ژمارە وەڵامی بەرپرسەکەی پارتی دەداتەوە دەڵێت ئەوانە قسەی بێسەروبەرن و هیچ بنەمایەکی نییە و هەڵبەستراوە. قوبات تاڵەبانی تەنها پەیوەندی با نوێنەری یەکێتی لە لیژنەی داراییەوە کردووە و ڕێنمایی کردووە بۆ چەسپاندنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان هەوڵ بدات. یەکێتی دەڵێت بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد قوبات تاڵەبانی 11 جار سەرۆکاتی وەفدی دانووسانکاری هەرێمی کردو 256 سعات کۆبوونەوەی لەگەڵ لایەنە عێراقیەکاندا کرد و 50 ڕۆژ لە بەغداد مایەوە تا 200 ملیارەکە دەستەبەر بکات. جگە لە لێدوانەکەی جێگیری سەرۆکی فراکسیۆن هاوکات فراکسیۆنی پارتیش لە پەرلەمانی عێراق هێرشی توندی کردبووە سەر فراکسیۆنی یەکێتی و گوتبووی جێگەی سەرسوڕمانە یەکێتی لە لیژنەی دارایی جارێکی دیکە وەکو تەنها حزبی کوردی دەنگی خۆی خستە پاڵ ئەو دەنگانەی کە دژی مافای یاسایی و دەستوریەکانی خەڵکی کوردستان وەساونەتەوە. فراکسیۆنی پارتی ڕاشیگاند بوو ئەمەی یەکێتی و نەیارانی هەرێمی کوردستان کردویانە پلانێکی ژەهراویە دژی هەرێم و هیچی لا خیانەتی 16 ئۆکتۆبر کەمتر نییە. خواتان لەگەڵ.